وەزیرە بەڕێوەبانی ئەڵمانیا ڕاگەهاند و ئەگەر ڕۆژێمە ئەسەد لەسەر عێریش و بۆردەمانە کیمیاوی لە ئیدلبێ بەردەوام بێ، بەرلین ئامادەیە عێریشên ئاسمانی لەسەر ڕۆژێمە ئەسەد ئەنجام بدێ. ڕۆژنامەیە بیلدیا ئەڵمانی لە سەرزارێ ئۆرسۆلا فۆندەرلاین وەزیرە بەڕێوەبانیە ئەڵمانیا ڕاگەهاند ئەگەر بێت و ڕۆژێمە سووریە دەهەولێن خۆدە بۆ بردومانە کیمیاوی لە باژارێ ئیدلب بەردەوام بێ، ئەڵمانیا ئامادەیە درێە ئازمان و ئارتێشە سووریە بکە ئەرمانج. لە گۆری زانیاریên heman jê derê ku dê peywendiyeka telefonê de wezîrên derveyên Brîtanya û Fransa piştevaniya hengava Almanya kirine. Ev helwêsta wezîra berevaniya Almanya dê demekê de tê ku Washington bo rawêjkara bilind de Almanya şandiye û ew daxwaziya we gotûbêj kirine. Hevdem legal Wezareta Berevaniya Almanya çendîn rûniştinên pasporî derbarê vê prosê de hatine sazkirin. هەروەها هەتە زانین و پرسە عێریشە ئەزمانیە ئەڵمانیا بۆ سەر ڕژێمە ئەسەد لێ پەرلەمانی ئەڵمانیا کەتیە بەر بەحسێدە و پەرلەمان لێ ئاگادارە. ئەڤە نزیکی مەهەکەیە و چەکداران ڕژێمە ئەسەد بە ئەلیکاریە ئێرانی ئامادەکاریان دکێ و بە شێوەیەکی بەرفەرەک و عێریشی سەر پارێزگا ئیدلبێ بکێ کۆ دێدەستێ چەکدارێن ئۆپۆزیۆنە سووریە دێک و تورکیە پشتەوانیاوا دکێ و دڕۆژێن بوری دەژی. چەکدارên ڕژێمە سووریە درێ ئازمان و عێریشن دەست پێکردنەوە بە بۆمبên بەرمیلی چەند ناوچەکە و سڤیل تێدا ئاکنجینە بۆردۆمان کردن. و پشتی ئەنجامدانە عێریشە ڕژێمە ئەسەدیا ئەزمانی، ئەمریکا و یەکیتیا ئەوروپا و سعودیە و ئیسرائیل لە دژی وێ چەندێ ڕاوەستان و هۆشداریدان کۆ کارەساتەکە مرۆڤی وێ ڕوو بدێ و ئێران و رووسیا لەوێ چەندێ بەرپرسیارن.